هێزانیەکانی یەکێتی ڕێگریان لە مامۆستایان کرد خۆپشاندانەکانیان بەرنە دەباشان و پەیامی مەدەنیانەیان بە سۆرۆک یەکێتی بکێنن. بەهۆی ڕێگریەکەوە ڕوبەڕووبوونەوە لە نێوان هێزانیەکان و مامۆستایان دروست بوو، ژمارەیەک مامۆستاش دەستگیر کران. مامۆستایان دەڵێن یەکێتی لەگەڵ مەڕدا شین دەکات و لەگەڵ گورگ گۆشت دەخوات. ئەم مامەڵەی ئەمڕۆیان دەری دەخات یەکێتی و پارتی دوو ڕوو یەک دراون. ئێمە هاتوین تا پێتان بڵێین تا ئێرە و بەس ماندوو بووین بەدەست یاریکردن و هەڵوێستی خۆڵەمێشینێتان. هاتوین و دەڵێین تووڕە و بێزارین لە باربتەکردنی موچە و کوتی خۆمان و ماڵ و منداڵمان. پێتان ئەڵێین ئەگەر دەتانەوێت میلەت بۆ یەک جاریش بڕوا بەوە بکات کە ئێوە و پارتی دوو ڕووی یەک دراو نین و حیزبێک نین، لەگەڵ گورگ گۆشت بخۆن و لەگەڵ مەڕشین بکەن، فەرمون قۆڵی مەردایەتی لێ هەڵماڵن و هەر ئەمڕۆ بە فەرمی کارەکانی تایبەت بە هەژماری من ڕەت بکەنەوە. لە پێشووتردا بڕیاری هاتنمان بۆ دەباشاندا بوو بۆ ئەوەی لە نزیکەوە لەگەڵ دەسەڵاتداری یەکەمی ئەم زۆنە داواکانمان بگەین. بەڵام دوای ئەوەی کە لە ڕێگای وتەبێژەکانەوە بۆ خۆیان ڕاگەیان کە پێشوازیمان لێ دەکەن، بەڵام ئەمە پێشوازیەکان ئێمە پێیان گوتوین کە ئەوان تەواو داواکارەکەمان جێبەجێ دەکەن کە ڕەتکردنەوە هێژماری منە. ئەگەر نانە داهاتوودا ئەگەر بێتەوە ئەم بڕیارە بەڕوونی نەدەن، ئەوە هەڵوێستی کەمان دەبێت وە لە سەرجەم شار و شارۆچکەکان ڕێگای مەدەنی تر دەگرینە بەر. مامۆستایان دەڵێن یەکێتی لە میدیاکانەوە وەکو ئۆپۆزیسیۆن خۆی نەمایش دەکات و پاڵپشتی چاواشەکارانەی داواکاری مامۆستایان دەکات، بەڵام کاتێک دێتە سەرواقع هەمان مامەڵەی هێزەکانی پارتی لەگەڵ ناڕەزایەتی خۆپشاندەران دەکات. مامۆستایان دەڵێن ئەوان داوایان کردووە یەکێتی هەژماری من ڕەت بکاتەوە و لەژێر دەسەڵاتی ئەودا بە زۆر بە فەرمانبەران پڕ نەکرێتەوە، بەڵام پێچەوانەکەی دەبینرێت. ئەمە گەیشتین بەوە دەرەنجامەی کە یەکێتی شەریکە بەشە، هەرچەند لە ڕاگەیانەکەوان خۆپشانەدا کە گوایە ئەوان پێشوازی لە مامۆسایانەکەن بە شێوازێکی زۆر جوان و مەدەنیانە وەگەوەی کە مامۆسایان ساڵها مەدەنیانە هەڵوێسەکانی دەربڕیوە، بەڵام بەداخەوە بە پێچەوانەوە دەرچوو هێزێکی ئەمنی زۆر وە شارێکی زۆر تەنانەت لە هەندێک شوێن خەڵکێکی زۆر لە ناو خۆپشاندەراندا گیراوە، هەندێک قدوەکانی خۆپشاندەرانی ناو شار گیراون، نیشارەکانی تر کە کەلار و ئەڵەبجە گیراوە. بەڕاستی ئەوەمان بۆ دەرکەوت کە یەکێتی شەریکە ئەو بڕیارەیە کە لە زۆنی زەرد دراوە، ئەو گومانە ڕەوێەوە تاوا کەس گومانی نەبێتەوەی کە یەکێتی شەریکی قەرارەکانە و هیچ جیاوازیی نییە. دوای ئەوەی کە ئێمە بەتوندی تەحەدای ئەومان کردن، ڕێڕۆشتێکمان کردووە تا نزیک پردەکەی دەباشان کە سەرکەوین بۆ دەباشان تاوێ ڕۆیشتین لەوێەوە جارشتر ڕێگریمان لێکرایەوە. دوای دەستگیرکردنی ژمارەیەکی زۆر لە مامۆستایان و بڵاوپێکردنی هێزێکی زۆری ئەمنی لەسەر پردی دەباشان بە زەبری هێز و ڕشنی گازی بیبەر کۆتاییان بە خۆپشاندانەکە هێنا، بەڵام مامۆستایان دەڵێن ئەوە کۆتایی چیرۆکەکە نییە و ناسنە ژێرباری دروستکردنی هەژماری من، بەردەوامیش دەبن لە ناڕەزایەتیەکانیان. ڕامیا ڕوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.